چی لەبارەی کارەکانی نوێنەرەکەی ترامپ لە عێراق دەزانیت؟ راپۆرتی پێگەیەکی ئێرانی هەوڵەکانی نێردەی تایبەتی ئەمریکا بۆ بەهێزکردنی کورد و سوننە لە عێراق ئاشکرا دەکات. لەو کاتەوەی بووەتە نێردەی تایبەتی ئەمریکا لە عێراق، مارک ساڤیا چالاکانە چەندین ئەرکی نافەرمی دیبلۆماسی جێبەجێ کردووە کە خۆیان دەبیننەوە لە چەندین سەردان بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ سەرکردەکانی عێراق، ئەوەش بەپێی پێگەی ئەبنای ئێرانی. بەپێی راپۆرتی پێگەکە، ساڤیا لە عێراق چەندین ئەرکی سیاسی و ئابووری پێش پێردراوە و سەرقاڵی ئەنجامدانیەتی. یەکێکیان گۆڕینی وێنەی ئەمریکا لای سوننەکان، چونکە بەهۆی جەنگی عێراقەوە سوننەکان وای دەبینن لەلایەن واشنگتنەوە زوڵمیان لێکراوە و دیدگایەکی دوژمنکارانەیان بەرامبەر ئەمریکیەکان هەیە. ئاماژە بەوەش کراوە هەوڵەکانی نێردەی تایبەتی ئەمریکا لە ڕێگەی بەکارهێنانی نەرمەهێزیەوە لە چوارچێوەی ئەوەرکەیدا لە ماوەکانی ڕابردوودا سەردانی مووسڵی زۆرینەی سوننەی کردووە سەنتەرێکی نوێی لێکۆڵینەوەی نێودەوڵەتی کردووە. بەپێی راپۆرتەکەی ئەبنا، نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ لە ڕێگەی نزیکبوونەوەی خۆی لە گروپی ئاینی و کولتوریەکانی مووسڵ و ناوچە سوننە نشینیەکان دەیەوێت لە متمانە لە نێوان خۆی و سوننەکان و کورد دروست بکات.